جواتان و یانوێنەران بڕیارێکی بۆ ڤەکردنەوە حکومەتێ پەسەند دکە لێ سەرۆک گافا ڤیتۆیە لێ دخوا. ڕێخستیەک ڕێ لە خەتەنەکردنا کچێن جڤاکن ڕۆژهەڵات و ئەفریکا دگرا. ومە راپۆرتێک هەیە ژە ڕۆژە نیشاندانە گوڵ و بەیبوونان لە کالیفۆرنیا. سڵاو و ڕێز و هێڤێن دەماخواش دەگەڵ کورد کونێکشن ژێ دەنگی ئەمریکا لە واشنگتن. لای منیشەوە سڵاوم کاتەوە هەموو کاتێکتان شاد. 116مین خولی کۆنگرێسی ئەمریکا دەست بەکار بوو. سەرۆکی نوێی ئەنجومەنی نوێنەران نانسی پلۆسی داوای ڕێزگرتن لە یەک و شەفافیەتی کرد لەم خولە نوێیی کۆنگرێسدا. ئەمەش لە کاتێکدایە پەکخستنی بەشێک لە کارەکانی حکوومەتی ئەمریکا نزیکەی 2 هەفتەیە بەردەوامە و ئەمڕۆ ڕێبەرانی کۆنگرێس و سەرۆک کۆدەبنەوە بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە. پیلۆسی دەم بە پێکەنین چەکوشەکەی لە ئەندامی کۆنگرێسی باڵای کۆمارەکان کێڤن میککارتی وەرگرت بەر لەوەی وتارەکەی پێشکەش بە ئەنجومەنی نوێنەران بکات. کاتێک ئەندامە نوێیەکان سوێندی یاسایی دەخۆن، کۆنگرێسمان نوێ دەبێتەوە و دێموکراسیمان بەهێزتر دەبێت بۆ گەشتبینی فەلسەفەی نمونەیی و نیشتمان پەروەریەی ئەمانە دەیگوازنەوە. ئەو نوێنەرەی دیموکراتەکانی کالیفۆرنیا گوتیشی شانازی با ڕێبەرایەتیکردنی ئەم ئەنجومەنە دەکات کە زیاتر لە 100 ژنی تێدان کە زۆرترین ژمارەیە لە مێژووی ئەمریکادا لە کاتێکدا ژنانی ئەمریکایی یادی 100 ساڵەی بەدەستهێنانی مافی دەنگدان دەکەنەوە. ئەو داوای لە ئەندامانی کۆنگرێس کرد کە هاوکاری بکەن بۆ چارەسەرکردنی کێشەکان و ڕێز لە بیرروڕای یەکتر بگرن تەنانەت کاتێک هاوڕاژ نەبن لەگەڵ یەکدا. من پەیمان دەدەم ئەم خولەی کۆنگرێس شەفاف، دوولایەنە و یەگرتوو دەبێت کە هەوڵ دەدات بگات بە هەموو بەشێشی ئەم خانەیە و سەرانسەری بەشەکان و سەرانسەری وڵاتەکەمان. مککارتی کە ڕێبەری نوێی کەمینەیە پەیمانیدا بە ڕوحێکی هاوکاریەوە کار بکات. ئێمە لە ئێستادا دەچینە قۆناغێکی حکوومەتیدا بەشبووەوە، بەڵام ئەمە بیانون نییە بۆ ئەنجامەدانی کارەکانمان. ئێمە زۆر باش دەبین ئەگەر لە جیاتی تۆڵەکردنەوە سەرنجمان لەسەر یەکێتیکی باشتر بێت. سەرۆکی ئەمریکا داناڵد ترامپ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی چاوەڕوان نەکراودا لە کۆشکی سپی پیرۆزبایی لە پلۆسی کرد بۆ بەدەستهێنانی ئەو پۆستە بۆ دووهەم جار. هیوادارین بتوانین پێکەوە زۆر لە کارەکان بەنجام بگەینین و پێم وابێت بەنجامیان دەگەێنین. وا بزانم هەندێک جیاواز دەبێت لەوەی کە زۆر کەس بیری لێ دەکەنەوە جابۆیە پیرۆزبایی لە نانسی دەکەم. لەو کۆنگرەیەدا سەرۆک ترامپ زۆر بەپەلە پاش پیرۆزبایەکە چووە سەر مەسەلەی ئاسایشی نیشتیمانی. ئەو گوتی بەبێ دیوارەکە هیچ ئاسایشێکی نیشتیمانی نییە و سوور بوو لەسەر ئەوەی کە ئەمە خواستی ئەمریکایەکانە. ئەو گوتی هەرگیز ئەوەندە پشتیوانیم نەبووە ئەوەتای لە هەفتەی ڕابردووە هەم بووە لەسەر هەڵوێستەکانم بۆ ئاسایشی نیشتیمانی و کۆنتڕۆڵکردنی سنوور و بێگومان دیوارەکە یان بربەست. دەستپێکردنی ئەم خولەی کۆنگرێس لە کاتێکدایە نزیکەی 2 هەفتەیە بەشێک لە حکوومەتی ئەمریکا داخراوە بەهۆی کێشەی پەسەند نەکردنی بودجە لە کاتێکدا دیموکراتەکان ئامادە نەبوون 5 میلیارد دلار خەرجی دیواری یاسایشی نێوان ئەمریکا و مەکسیک پەسەند بکەن و سەرۆک ترامپیش ئامادە نەبوو بودجەی نوێ مۆر بکات بەبێ ئەوە. بڕیارە ئەمڕۆ هەینی سەرۆک ترامپ لەگەڵ ڕێبەرانی کۆنگرێس لە کۆشکی سپی کۆ ببێتەوە بۆ تاوتێکردنی کۆتایی هێنان بەداخستنی کاروباری حکوومەت. ئەم کۆبوونەوەیش ڕۆژێک پاش ئەوە دێت ئەندامانی کۆنگرێس شەوی پێنجشەمە دەنگیاندا بۆ کردنەوەی کارەکانی حکوومەتی فیدراڵی و بۆ پەسەندکردنی دابینکردنی بودجە بۆ وەزارەتی ئاسایشی نیشتیمانی هەتا سەرەتای مانگی 2. بەڵام هیچ کام لەم بڕیارانە ئەو 5 میلیارد دلاری سەرۆک ترامپی بۆ دیوارەکەی سەر سنوور تێدا نەبوو. نزیکەی 2 هەفتەیە 800,000 کارمەندی فیدراڵی کارەکانیان پەک خراوە یان بەبێ موچە کار دەکەن. مەکسیکۆ بە فەرمی داخوازە لێکۆڵینێژی ئەمریکا دەکە لەسەر بەکارهێنانا گاز و چەکی نەکوژ لە ڕۆژە یەکێ یا ساڵە نو بۆ ڕاوەستاندنا پەنابەرین و هەوڵ دەدان دەربازی ئەمریکا ببن. لە سەری ساڵێ کارمەندین پاراستنا سنووران گاز بەکارهێنا ji بۆ ڕاوەستاندنا 105 پەنابەران لە نێزیک سانتیاگۆ دەخواستن بەسەر پەرجانان بکەون. ئەو پەنابەر بەشێک بوون ji کاروانی 7,000 پەنابەرین ناڤەندا ئەمریکا لاتین گەهاینە هەڤ لە باژارە تیوانا یê مەکسیکۆ لەسەر سنوورê ئەمریکا.
بەپێی راپۆرتەکان رووسیا سزای ئەندامێکی هێزی دەریایی پێشووی ئەمریکا پاول وێڵن دەدات بە تاوانی سیخۆڕیکردن. کاربەدەستانی یاسایشی رووسی دەڵێن وێڵنی تەمەن 48 ساڵان لە هەفتەی ڕابردوو دەستگیر کرا کاتی ئەنجامدانی کارێکی سیخۆڕی کە ڕوونیان نەکردوتەوە چی بووە. هەندێک وای دەبینن دەستگیرکردنی وێڵن پەیوەندی هەبێت بە تۆڵەکردنەوەی دەستگیرکردنی ماریا بوتینای رووسیایی لە ئەمریکا کە لە دادگای ئەمریکادا دانی بە تاوانی جاسووسیکردندا ناوە. سەرۆکی تورکیا ڕەجەب تایب ئەردۆغان دەبێژە تورکیا و عێراق دێ هەفکاریان خۆیان شەڕێ تیرۆرێ بەهێزتر بکن لە دەمێ کۆنفرانسێک ڕۆژنەمەوانی بە سەرۆکی عێراقی بەرهەم ساڵحڕا سەرۆک ئەردۆغان گوت ڕێخستنین وەکە کۆمەڵە دەوڵەتە ئیسلامی داعش پێکێکێ و تۆڕێ فەتحوڵا گولەن گەفەن لەسەر وڵاتین وان. بالي خوا سروك عراقي برهم صالح قلت شر تيروري للسوريا للسري اجندا دانوستاندرين ويبو بالسروكي تركيا را ويقول جي عراق وتركيا رولي السركة لهرمي دليزن بشتي بريارة سروكي امريكية بري بو فاكيشان جي سوريا تركيا قلت او دي شر داعشي بستوي خوا بقرا. و کوردان بگەرمی پێشوازی لە داخویانیا سەرۆکی ئەمریکی دۆناڵد ترامپ یاوان داویان کرد دەماگوتی ئەو زوو هێزین ئەمریکی ji سووریê navekêşa û dê Kurdan jî bipارêza. کونێکشن پرسیار ji Idrîs Nesan lêkolerê pirsên siyasî kir ka wan çawa guhertina helwestê Emerîkî nirxand. Em xwe dibînin wek beşek ji civaka navnetewiya ku li hember terorê şer dike û bêguman em سنگری هری لپیشن یین کو داعش و ترور تک بر وجبو وجی پیوستی هبو کو براستی جی جلسپیک دا به پشتگیریا کردان دا کو اف ترورا تک بچه گوهرتنا و بریاره دا و سوزا کوه هزل امریکی بر بمینن و پشتگیریا کردان و پارستنا کردان بگمان افدل شهنازی جی شهنازی و دلشابونا گلی کرد تباهیه. داخویانیا سەرۆک ترامپ بەحسێ پاراستنا کوردان دکە حتا پشتی vekêşanê çima gefên li ser Kurdan çi aliye bitinê Tirkiyana yan jî lanên dî hene gefan bikin ser Kurdan li Sûriya. Bêguman wek hûn dizanin ku ev hêzên terorîstên ku êrişên herêmên Kurdan kirin û taybet jî medîtê 2014 da û bi rengekî berfireh êrişî Kobanê kirin wateya wê ne tenê êrişa deverekî Sûrî bû lê wateya wê êrişa deverekî Kurdî bû ji bo têkbirina Kurdan û tinekirina Kurdan. Wek baş dizanin ku li Şengalê û li deverên ku tê de êrişî ser Kurdan kirin wan li ser ناسنامه کردی دخواستن کو قرکرنا کردان بینن هوله جویجی دمین کو هیز کردی سرکیشه هیزن پرآلی لروجلات سوریه دکن و داعش تک برن و گلک گروپین تندرو یین کو دخواستن دسالداریا یان کنترل کرنا و هریمان بکن تک برن جویجی دجمن کردان بگمان لسر عده زیدنه یعنی او کسی کو دخوازن پشتا کردان بشکش بو کجاره کدن او وقتکرنه وینن هوله و مدید پشتی که ترکیه ایریشی سر عشرینه کرد سرکیشه هنک هزین آشوته ناسیم و اپوزیسیون سوری لعشرینه گلک بمپیکرنه مافی مروبان چیبون و حتی به دمیجل سر ناسنامه کردی افکسانا مخابن گلک کریان دج مروبا هیل دجوان تیکرن. که ادریس پشتی ڕاگەهاندنە یەکەیە سەرۆک دۆناڵد ترامپ و دەماگوتی ئەمێ ji سووریا دەرکەبن. هێزên سووری یان ڕێبەراتیا کوردان li سووریا زوو پەیوەندی هەبوو یان ژن و پەیوەندی بە ڕژێما سووری کریە و وەکی ڕەنگێکی ڕێکەتنی هەفکاریە چی بووە و هێزین ڕژێما سووریژی هاتن دەڤەران و بتایبەتژی نێزیکی من بجێ بوون. پشتی ڕاگەهاندنە دوێ ئاسەرۆک ترامپ و دەبێژە ئەم زوو دەرناکەم و ئەمێ کووردا بپارێزن ئەو هەفکاری وێ گەهاکوی دەری وێ چاوا بە یعنی ji destpêka alozîya Sûriyê ku gelê Kurdên Sûrî xwe birêxistin kirin û xwestin parastina deverên xwe bikin û
ژیانە ڕۆژانەیە خەڵکی خوا برێخستن بکەن و پەیدا بکەن ژوێ دەمێدا تجاری کوردان نەگوت و ئەم دخوازن پارچەکردنا سووریە بکەن یان ئەم گەلێکی سەربخۆنە ناخوازن تجاری دناو گەلێ سووریدا کار بکەن ژوێژی هەمان دەمێن کو تێدا کوردان ڕێخستنا خوا بلندتر دکردن و بەهێزتر دبوون لە هەمبەر لە هەرێمێن خوا و لە هەمبەر گەلێن کو هاوێردۆرێ بوون وان هەردەم نیشان دەدا و ئامادەنش بوو دیالۆگێ لەگەل حکوومەتە سووریا دیالۆگیش بۆ ئاشتیە لێ مەسەلا ئەوەی هەفکاریە ji bo hindî bû ku pêk ra hem hêzên rejima Sûrî hem jî ên Sûriya Demokrat ên rekaberiyê ê bi wera ku piraniya wan Kurdin şerê Tirkiya bikin eger hat û Tirkiya viya êrişî bikin. Belê weke yanî wekû dizanin ku ev herêmên Rojhilatê Sûriyê beşek ji xaka Sûriyê tevahiyê pêwîst e ku artêşa Sûrî xwedî lê derkeve û parastina van herêman wek herêmên din bike. Ji vê jî demên ku gefên welatên dîtir li ser van herêman çêbû bêguman aliyên siyasî û aliyên leşkerî yên ku rêveberiya va xalkan dikin bang li hikûmeta Sûriyê kirin ji bo ku bi erkê xwe parastinê rabin. Heger ku ev li hevkirin an ev tişt dibin qebûlkirina taybetmendiya va herêma da çêbin ez bawerim ku wê ew jî rengek ji rengê diyalog bin sîwana diyalogê keve û wê ji bo çareseriya siyasî ya Sûriyê giştî di nav aliyê Sûrî xwe de. Gelo hewlên gihandina Kurdan yan li hevhatinên Kurdan bi xwe di Sûriya de gihan ku derê piştî van pêşhatan helbete gihanekî derê beşekî dî danûstandina me bû bi Skypê di gel Idrîs Neesanra lêkolêrî siyasî û nê li ser malperên dengê Amerîka devaya hevpeyvînê bibînin. بەپێی راپۆرتێکی ئینستیتوتی ڕۆیال یونایتدی بنکە لە لەندەن چین داواکاری زۆری فڕۆکەی بێفڕۆکەوانی سەربازی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەجێ دەگەیەنێت. ئێرانیش یەکێکە لەو وڵاتانەی هەرێمەکە کە تەکناڵۆژیای نوێ بەکاردەهێنێت بۆ ئەو ئەرکانەی کە مەترسیدارن. Li weşanek nûhaniya li ser televizyona CCTV ya dewleta Çînê pesnê daxwazên gerdûniya firokên bê mirov an ku dronên çekdarî ya Çînê de hat kirin. Çêkirên wê dibêjin ku wan heta niha modela sedî ya drona bi navê Wing Long firotine. Dengê Amerîka nikare rastiya naveroka vê vîdyoyê pişrast bike. Şiyanek bu çavdêriya berdewam ya rewşa qada şerî û ya din danana demê durist bo armancên hestiyar ev taybetmendiye bala gelek bikiran li çarçûva şerê serdem dikşîne. Li gorî rapora Înstîtuya Xizmetên Yekbûyî ya Royal, Çîn di rojhilata navîn de her diçe zêdetir daxwazên bo dronên çekdarî bi cih dîne. Di mijara Îranê da çêkirina dronên çekdarî bi piranî ji modêla İsraîlê ya kevin hatiye kopî kirin û derfetê di dewan ku bikaranîna êrişên esmaniyên li Iraq û Sûriyê xortir bikin tevî rastiya kevinbûna hêza esmaniya asayî û ihtimala serkeftinê ya gelek bi sinûr û kêm. Ku behra petiriya esmanê herêmê ji aliyê İsraîl û Amerîka ve tê kontrolkirin û ew wan weke dijmin dibîne. Amadekarên raportê dibêjin ku Îran, Tirkiye û Erebistana Siûdî dest bi karanîna van drona kirine ku li cihê bo firokên cengê metirsî heye bikartînin. Ji ber ku Amerîka ji bilî Brîtanya û Fransayê firotina modêlên dronên çekdarî yên bi navên Predator û Reaper red kiribûn. Çîn bû tijekirina vê valayê gav avêtin. û dema ku Çîn pêşniyara dronên wekî Wing Long an jî CH-4 ku ew ji hevrikê xwe yê Amerîkî ji aliyê şiyanên teknolojî kêmtir e, ji bo ku her dewletek bixwaze dronan bikire dibe bazarxweşiyek gelek baş. Türkiye, İsrail û Erebistana Siûdî bi avayekî lezgîn bernamê xwînê dronên çekdarî Anko UAV pêş vedibin. Donald Trump serokê Amerîkayê sozasizkirina qedeqa li ser firotona sîstemên firokiyên çekdariyê Amerîkî dabû. Lê ne zelale ku ew ê kengî pêk bîne. Amadekarên raportê dibêjin ku divê guhertinek siyasîyê bi vî rengê li ser karanîna teknolojiya li serenserê rojhilata navîn bandorek giring bike. Berî 10 salan karên ku niha heyn nebûn û piştî 10 salên dî teknolojî dê cihê karên niha heyn bigire. Ev hezûr e.
بەڵێ کرێکارەکان دەشێت چی بکەن کاتێک مەکینەکان دەبن بە بەشێک لە نزیکەی هەموو کارگەیەک پامنێری دەنگی ئەمریکا ئەم پرسیارە دەباتە کۆلیژێکی تەکنیکی لە لۆس ئەنجلس. چێناڵ چافیز کە ئەم کارەی هەڵبژات بیری لەوە نەکردەوە. کاری بیناسازی زیاتر لەلایەن پیاوە دەستی بەسەردا گیراوە. من پێویستیم بە کارێکە کە لەگەڵ کەسایەتیدا گونجاو بێت بۆچی لە بواری دروستکردنی خانوبەرەدا و تێیدا قاڵ نەبم بەردەوام دەستم بۆ شتانە گەیشتووە کە ویستومە. هەرزوو درکی بەوە کردووە ئەوەی کە بەدەستەکانی فێری بووە بەم زوانە مەکینە و تەکنۆلۆژیا جێگەیان دەگرێتەوە. لەوەم دەڕوانی کەلاکانی خانووکەیان دروست دەکرد بەڵام ئێستا خۆم کاری تێدا دەکەم و لە سەرەتای دروستکردنی خانوویەکداین. لۆرانس فرانک لە کۆلێجی تەقەنی بازرگانی لۆس ئانجلس پێی وایە پێویستە وەستاکان بە بەردەوامی برە و بەتوانەکانیان بدەن و شتی نوێ بهێننە کایەوە بۆ ئەوەی هاوشانی ئەو پێشکەوتنە تەکنۆلۆژیایە ئەوانیش پێش بکەون ئەو کارانەی کە پێویستی بە عەقڵی مرۆڤایەتی هەیە پێم وانە بەم زوانە نەمێنن. بەشی نۆژەنکردنەوەی خانوبەرە یان ئەوانی لە بواری ئاو کارەبادا کار دەکەن ئەو بوارانە بەردەوام پێویستی بە چاکردنەوە هەیە ئەو کارانە بەردەوام دەمێنن. تواناسازی و هەوڵی کەسەکانیش لەم کارەدا یارمەتیدەری وەستاکانە بۆ مانەوەی کارەکەیان لە داهاتوودا. خەڵک فێر دەکەین کە سەوداکارێکی باش بن و چۆن لەگەڵ گروپدا کار بکەن لە قۆناغی دواناوەندی و ئامادەی فێریشیان دەکەین کە بەرهەمهێنەر بن و هەڵسەنگاندنیشیان بەهێز بکەن. جانی ئۆتیز پێی وایە زۆربەی خوێندکارەکانی زانکۆ و ئامادەی ئەو بوارە وایە نەکردووە کە هاوشانی پێشکەوتنی تەکنۆلۆژیا خوێندکارەکان ئامادە بکەن. شتی زۆر کۆنیان فێر دەکەین لەبەرەوەی ئەو مامۆستایانەیان لە بەردەستا پێویستیان بە گوێگرتنە لەوەی کە لە کارداری نوێدا چی دەگوزارێت. چێناڵ چافیز وای بڕیارداوە چەند ساڵێک بەکار بەسەر بێت و دواتر بچێتەوە بۆ خوێندن لە بواری کارەبا و وزەی خۆردا. خەتەنەکردنی مێینە یەکێکە لە نێریتە کۆنەکانی کە لە زۆرێک لە کولتورەکان بە تایبەتی لە وڵاتانی ڕۆژاوای ئافریکا ئەم نەریتە هێشتا بوونی هەیە لە ئێستاشدا ژمارەیەکی زۆر لە کچان خەتەنە دەکرێن کە کاریگەریەکی زۆر خراپی جەستەیی و دەرونیشی بەسەر ژیانیانەوە هەیە. مخابن هێشتا هەنێک ماڵباز هەنە لە ئەمریکا دەخوازن کەچن خۆ ببن وڵاتی ڕۆژلات یان ژی ئەفریقا ji بۆ کووانە خەتەنە بکن لێ لە هەمان دەم ژی خەبات تێکردن ji بۆ چارەسەریە ji کاریگەریە ڤیتۆڕێ نەمرۆڤانی. ئەمریکا ئەو وڵاتە بۆ بەشێکی زۆری کۆچبەر و پەنابەران پەناگەیەکە بۆ ڕزگاربوون لەو کێشە و گرفتانەی لە وڵاتانی ڕەسەنی خۆیاندا ڕوبەڕوویان دەبێتەوە بەڵام هەندێک دابوونەریتی کۆمەڵایەتی هەن هێشتا بەرۆکی خێزانە کۆچبەرەکانی بەرنەداوە لەوانە خەتەنەکردنی کچان FGM کە بەشێک لە کچانی نێو کۆمەڵگەکانی ئەفریقا و ئاسیا و تەنانەت کۆمەڵگەی کوردیش پێوەی دەناڵێنن. کۆڵ یەکێکە لەو کچانەی لە تەمەنی 11 ساڵیەوە بووەتە قوربانی ئەو نەریتە و دەڵێت کاریگەریەکانی خەتەنەکردن لەسەر کچ لە هەردوو لایانی جەستەی و دەرونیەوە هەرگیز ساڕێژ نابنەوە و لەگەڵ ژیانت کارلێک دەکەن لە کاتێکدا کۆڵ نەشتەرگەریەکی پێشکەوتووی بۆ ئەم مەبەستە ئەنجام داوە لەلایەن دکتۆرانی پسپۆر لە ویلایەتی کالیفۆرنیا ئەمەش بە هاوکاری ڕێکخراوی Global Women Peace Foundation کە خەرجیەکەی گرتوۆتە ئەستۆ. من یەکێک بووم لە قوربانیانی خەتەنەکردن کە ئەو کاتەمەنم 11 ساڵان بوو ڕاستیدا خەتەنەکردن هەرگیز ساڕێژ نابێت بۆ هەمیشە لەگەڵت دەمێنێتەوە. ملمانی نۆی 2017 نەشتەرگەریم بۆ کراوە بە هاوکاری ڕێکخراوی Global Women Peace Foundation کە خەرجی نەشتەرگەریەکەی گرتوۆتە ئەستۆ. زۆر سپاسگوزارم کە پەیوەندیم بۆ ڕێکخراوە کرد چووکە ئەوان چەندین ڕێگەیان هەیە بۆ هاوکاری و کەمکردنەوەی کەمێک لەو ئازارانە. ئەو ڕێکخراوە جگەلەوەی یارمەتی قوربانیانی ئەو نەریتە دەدات هەروەها بە هاوکاری دام و دەستگاکانی حکوومەتی ئەمریکا ڕێگری لەو هەوڵانە دەکات کە لەناو وڵاتەکە دەدرێن بۆ خەتەنەکردنی کچان. بەر لە هەموو شتێک ئێمە بەرچاوڕوونی دەدەینە پۆلیس و ڕێگری لەو خێزانانە دەکەین کە هەوڵ دەدەن کچەکانیان بە مەبەستی خەتەنەکردن ببەنە دەرەوەی ئەمریکا. بۆ نمونە بەم دواییانە ڕێگریمان لە ژنێک کرد کە دەیویست کچە 12 ساڵانەکەی بێتەوە بۆ وڵاتەکەی و خەتەنەی بکات بەڵام ئێمە بە هاوکاری نووسنگەی لێکۆڵینەوەی فێدراڵی FBI توانیمان پاشگەزی بکەینەوە و ڕێنمایی و هوشیاریان پێ بدەین. هەروەها پێبەدی سوورە لەسەرەوەی کە ڕێنمایی هۆشیاری بۆ ئەو خێزانانە کاریگەری باشتری دەبێت لە گرتنەبەری ڕێگاکانی تر دەڵێت هۆشیاریان دەکەینەوە لەوەی کچەکانیان لە دوای خەتەنەکردن بە درێژایی ژیانیان تووشی گرفتە دەرونیەکان دەبنەوە و ئارزویان بۆ هاوسەرگیری کەم دەبێتەوە.
ئێمە نامانەوێت ڕاستەوخۆ پێیان بڵین ئێوە کارێکی هەڵە دەکەن بەڵکو بە شێوازەشی تر بۆیان دەسەلمێنین کە دەبێت هەڵەکان ڕاست بکرێنەوە بۆ نمونە بە خێزانەکان دەڵێن ئەگەر ئێوە کچەکانتان خەتەنە بکەن هەرگیز خۆتان نابینن یاخود ئەشێت کچەکانتان نەتوانن هاوسەرگیری پێک بهێنن چونکە کەلتوری هێندێک لەو خێزانانە باوەڕیان وایە ئەگەر کچەکانیان خەتەنە نەکرێن ناتوانن هاوسەرگیری بکەن ئەمەش زۆر بێمانایە و ئەوانش کە قوربانین ئێمە هەوڵ دەدەین بیان جێڕینەوە باری ئاسایی خۆیان بەدابێنکردنی دکتۆری دەرونی بۆیان چونکە دوای خەتەنەکردن ڕوبەڕووی کێشە دەرونیەکان دەبنەوە کە چارەسەر بۆ بوژانەوەی ئەو کەسانە ئاسان نییە ئەگەریش توانای هاوسەرگیریان نەبوو ئامۆژگاریان دەکەین نەشتەرگەری بکەن. کۆڵ دەڵێت لە دوای ماوەیەکی کەم لە نەشتەرگەری هەستی بە گۆڕانکاری کردووە. بەڵێ لە دوای نیشتەرگەریم هەستم کرد بە تەواوی کچێکی جیاوازم چونکە لەو کاتەوەی من لە تەمەنی 11 ساڵیەوە خەتەنە کرابووم هەستم بەوە نەکردبوو کە بەشێکەیە لە لەشی مرۆڤدا هەندە گرنگ بێت هەتا ئەو کاتەی گەورەش بووم بەڵام دوای ئەنجامدانی نیشتەرگەری کە هەمیشە باسی دەکەمەوە کاتێک سەیری تیڤیم دەکرد کچ و کوڕێک ماچی یەکیان دەکرد هەستێکی تایبەتم لا دروست بوو کە پێشتر هەستم پێ نەکردبوو ڕاستەوخۆ پەیوەندیم بە دکتۆرەکەمەوە کرد و پێیوتم ئەوە بوو کە ئێمە مەبەستمان بوو پێی بگەین. ئەشێ هەموو کەس وەک کۆڵبەختەوەر نەبێ ئەو یارمەتیانەی پێ بگات و بۆ ئەمە بە 6 ساڵانە چەندین کۆڕ و کۆبوونەوە لە ئەمریکا ئەنجام دەدرێن لەوانە ڕێپێوانی ساڵانە بۆ نەهێشتنی خەتەنەکردن واک تو ئێند FGM. من هەموو ساڵێک بێژداری لە ڕێوەڕسمی کۆتایی هێنان بە خەتەنەکردن دەکەم کە ئەم ڕێکخراوە ساڵانە ئەنجامی دەدات ئەمەش وا دەکات ئێمە زیاتر لە یەکتر نزیک ببینەوە. بەڵام پرسیارێک بۆ زۆر کەس دەمێنێتەوە ئایا ڕێپێوان و کۆڕ و کۆبوونەوە بەسن بۆ نەهێشتنی نەریتێک لەنێو هەندێک کۆمەڵگەدا کە بۆ هەزاران ساڵ پەیڕەویان کردووە؟ باڵا حەسەن دەنگی ئەمریکا. ji sala 1809 were li Ostanê Kalîforniya tevgerek dest pê kiriş bû nîşandana siruştê ciwanê herêmê û ji wî demî were nîşandana gul û beyîbûnan bûye torek li serê sala nû tê rêxistin bi milyonan xelkî Amerîka û li seranserî cîhanê jî wî siruştî dibînin. Ava Homer ji Kalîforniya ev raport gihandiye. ئەژدەهایەکی گڕاوێژە و زیاتر لە 22 متر درێژە بەڵام هەموو گیانی لە گوڵ دروستکراوە و بەشێکە لە نەمایشی ساڵانەی گوڵەباخ کە 130 ساڵە لە شاری پاسادینای کالیفۆرنیادا بەڕێوە دەچێت. دەمانگ لەسەری کار دەکەن هونەرمەندان و خۆبەخشانێکی زۆر هەوڵی ئامادەکردنی دەدەن 3 هەفتە پێش ڕێپێوانی گوڵەباخ کۆتایی دێت گوڵەکان 3 ڕۆژ بەر لە ڕێپێوانەکە ئەخرێنە سەری. ئەم بەرهەمیشە براوەی خەڵاتی جوانترین بەرهەمی نێونەتەوەیی و لە تایوان دروست بووە. 15,000 گوڵتیادە بەکارهێنراوە کە تەنانە 12,000 گوڵەباخن. ئەو پێکەرە نیوەی تەکنۆدەنسن ترێت پرینسە کە لە کەلتوری نەریتانە و هاوچەرخی چین ئیلهامی وەرگرتووە و ئاماژەیە بە میوزیک و جوانی. ئەم بەرهەمیشە وا لە میوە و سۆزە دروست بووە ئەرکی ڕستورانێکی مێکزیکیە بە ناوی چیپۆتلە و هەموو بەرهەمی ئۆرگانیکن. لە 50 پێکاتی کە لەم بەرهەمانەدا بەکارهێنراون 48یان لە لیستی خۆراکی ڕستورانەکەماندا بەکاردەبردرێت. هەموو میوە و سەوزەکانیش ڕاستەقینەن. خەڵکەکی زۆر لێمان دەپرسن ئاخۆ ئێمە چی بە خواردنەکان دەکەین دوای ئەم ڕێپێوانە. ئێمە فڕیان نادەین دایان بەخشین بە بانکی خواردن و گوڵەکانیش پێشکەش دەکەین بە نەخۆشخانەکان مناڵان و بە ساڵات چواندا. بەڕای من سەرسوڕهێنەرە کاردانەوەیەکی باش و ئەرێنی هەیە بەسەر شاردا گوڵ ئاماژەیەکە بۆ خۆشەویستی بۆ پەڕەدان بە جوانی بۆ دروستکردن بیرەوەریەکی خۆش بە هاوڵاتیانی کالیفۆرنیا و میوانەکانیان ڕێژەی گوڵەباخ 130 ساڵە بە یارمەتی خۆبەخشان دەستپێکی ساڵی تازە جەژن دەگرێت. ئاوا هۆما دەنگی ئەمریکا پاسادینا کالیفۆرنیا. لە کاتێکدا کەسانێکی زۆر لە هەرێمی کوردستانی عێراقدا بێکارن و چاوەڕوان دەکەن لە کەرتی گشتیدا کار بدۆزنەوە چەند گەنجێکی شاری سلێمانی کارێکی نامۆیان دەست پێ کردووە و ئەوان لە ناو پاسێکدا قاوەخانەیەکیان داناوە. ئەو پاسەی لێرەدا ئەیبینن بۆ گەیاندنی هاوڵاتیان نییە بەڵکو لەناوەوە قاوەخانەیەکە کە خەڵک سەردانی ئەکەن و کاتێکی خۆشی تێدا بەسەر ئەبەن. من ناوم کردار محەممەد حسێنە ئێمە 5 هاوڕێین خاوەنی فکرەکەین من کردار هەڵوێست و ژێدار و کانی و شادی ئەمە شەوێک دانیش بووین فکرەمان ئاڵوگۆڕ دەکرد لە نێوان خۆن بە خۆمانداوە بڕیارماندا
کافەیەک بکەینەوە لە ناو پاسێک بێت لە ئێستادا کە زۆرێک لە گەنجان بەدەست بێکاریەوە ئەناڵێنن کردار و هاوڕێکانی بڕیاریاندا لە جێی چاوەڕێکردنی دامەزراندن ببنە خاون پرۆژەیەکی بازرگانی خۆیان کە بۆ یەکەم جارە لە عێراقدا ئەنجام ئەدرێت. سیارەیەکم هەبوو هەموو ڕۆژ لێم دەخڕووی هەر مەسرەفم تیا دەکرد هەر بیرم کردەوەکتم بۆ ئەو سیارەیە نەفرۆشم بیخەمە ئیشێکەوە بۆی بژەی ژیانمی ڕۆژانەی پێدابین کەم ئەو بیرمان لە دەستی تەعینات و شتانەش نەکردەوە لەبەرەوەی تۆ لەو ماوەیەدا تۆزە شتێکی ناخۆشە و نییە بۆیە بڕیارماندا هەموو هەوڵ و هیمەتی خۆمان بخەینە گەڕ بۆی ئیشێکی خۆمانەوێت لەبەرەوە ئیشی خۆتە بێ باشترە. لەنەو پاسەکەدا هەموو کەرەستەکانی ئامادەکردنی خواردنەوە گەرم و ساردەکانی تێدایە کورسی و مێزەکانیش جێگیر کراوە ناوەوەی پاسەکەش خاوەنی دیزاینێکی تایبەتە. لە ئێستادا پێشوازی هاوڵاتیان لەم پرۆژە نوێیە لە ئاستێکی بەرزدایە و پەیتا سەردانی بەسکافێ ئەکەن. ژنومێردێکی زۆر بەتەمەند جارێکیان هاتن ڕۆژی دووەم بوو کاتی ئیشکردنمان هاتنە ژوورەوتیان بەس هاتوین بۆی دەستخۆشیتان لێ بکەین و هاانتان دەین زیاتر بۆی بەرداوا من لە کارەکەتان. خەڵک بەگشتی بەلایەوە زۆر جوانە شتەکە. ئەمڕۆ هاتووم لەگەڵ هاوڕێکانم بۆ بەسکافێ شوێنێکی زۆر جیاواز و جوانە لە عێراق شوێنی وان نییە و ئیتر جیاوازە لەگەڵ کافەکانی ترە دەستخۆشیان لێکم بۆ ئەم شوێنە جوانە. لەگەڵ هاوڕێکانم هاتووم بۆ ئەم شوێنە شوێنێکی خۆشە دەستخۆشیان لێکم شتێکی جوانیان کرد و شتێکی جیاوازە هیوادارم بەردەوام بن. شتێکی جیاوازە لەبەرەوەی ئێستا کافەکانی کەوکو ئەمازانین لە شوێنی کەیان لە شوێنی ئاماکرێ بەڵام ئێرە شوێنێکی تایبەتەوە لە ناو پاسیشا کراوە پێم وای شتیوە نەکراوە تا ئێستا شتێکی جوانە دەستخۆشیان لێکم. لە سەرەتادا کردار و هاوڕێکانی بڕیاریاندا بوو کە پاسەکە بجوڵێنن و بەردەوام بەناو شاردا لە گەڕاندا بێت بەڵام بەهۆی نالەباری ڕێگاوبانی هەرێمی کوردستان وایان بە باش زانی کە لە شوێنێکدا جێگیری بکەن. لە ئێستادا بەسکافێ لە شەقامێکی شاری سلێمانی جێگیر کراوە و بە درێژایی شەو پێشوازی لە میوانەکانی ئەکات. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی. دوو فڕۆکخانی نێفنەتەوەی لە بریتانیا نەخشە دانینە ji بۆ دانانە سیستەمên bervaniyê li dijî firokên bê firokevan ku بۆ rêgirtinê li her êrişekî ya weka li serê salê li firokxana Gatwick dayê û bûyî egera ragirtina hezaran firînan. Li demê wê serhatiyê karbidestên firînan daxwaza alîkariya ji leşkerî kir. پشتی ژمارەکە فڕۆکن بچووکن بێ فرۆکەوان bi ser firokxanê re firîn û neçar bûyî firokxane bêt daêxistin. Wezîrê Ewlehiyê da zanîn ku ji bo ewlehiya wan ew sistemê dijî drona ya firokên bê firokevan kiriye. بەڵێ لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا بەرنامەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن. هەتا ڕۆژە سێشەنبێ هەر شاد و بەختەوەر بن و خوداحافیز. کاتێکی خۆش.